بەناوی خوای بەخشندەی میهرەبان، سەلام و ڕەحمەتی خواتان لەبێ بینەران و بیسەرانی ئازیز. لە ئەڵقەی ئەم جارەی بەرنامەی باس و خواست باز لە ڕۆڵی گەنجانەکەین لە نێو کۆمەڵگەدا. ڕۆڵی گەنجان هەمیشە پێویستە بەرز بنرخێنرێ دیارە لە ئەرێنەکانی ڕۆڵی گەنجان، چونکە ئەمڕۆ کۆمەڵێک بابەت تێکەڵ کراوە بە تەواوی ئەو بوارانی کە گەنج سەرقاڵین. بە نمونە گەنج دەبێ خۆی سەرقاڵکە بە چیەوە و لە ئێستادا ڕۆڵی گەنج چییە و چۆن بتوانێ برەو بدا بە تەواوی تواناکانی خۆی و چۆن بتوانێت کۆمەلگاکەی خۆی بەرەو پێش ببا، چۆن بتوانێت جێدەست و بەسمەی دیار بێ لە نێو گۆڕەپانی کۆمەڵایەتی سیاسی ئابووری تەواوی ئەو کایانە هەروەها کایی سیاسی لە هەرێمی کوردستان. بۆ تاوتۆکردنی ئەم بابەتە میوانداری زۆر بەڕێز موسلیم عەبدوڵڵا قەسرێ چالاکی بواری گەنجانمان کردووە بۆ ئەوی گفتوگۆ دەربارەی ئەم بابەتە بکەین. کاک موسلیم، سڵاوی خوات لێبێ، خۆشحاڵم لە ئەڵقەی ئەم جارەی بەرنامەی باس و خواست بەڕێزت میوانی وەکو گەنجێک، وەکو گەنجێکی خوێنگەرم، وەکو چالاکێک لە بواری گەنجان لە زۆر بواردا تۆ بینراوی و دەنگت بیستراوە. چۆن باز لە بایەخدان بە گەنجانەکەی لە هەرێمی کوردستان؟ سەرەتا بسم الله الرحمن الرحیم، سڵاو ڕێزی تایبەتیم هەیە بۆ بەڕێزت بۆ تەواوی ستارتی کەناڵە جوانەکەیە، بەڕێز و خۆشەویستیم هەیە بۆ تەواوی بینەران و بیسەرانی. زۆر سپاس. ناڵیدەیە ڕێز و خۆشەویستیم هەیە بۆیان هیوافازم کە هەموو لایەک ئەوەی کە دەمان بینێەوەی کە بەدەنگ گوێ بیسمانە هەمیشە لە خۆشی دابن، لە کامەرانی دابن و ئێستا مسافرێکیان خۆشی و کامەرانی بێت. بەڕاستی وەک بەڕێزت سەرەتایشی جوانت باس کرد، ئەو تەوەرەیە کە زۆر هەڵدەگرێ باسی لەسەر بکەین بە بەرنامەیە، چەندان بەرنامە ناتوانین حەقی بەتەواوی خۆی پێ بدەین، بەڵام دیارە ئەو بابەتە بابەتێکی هەستیارە، بابەتێکی گرنگە، کاریگەری خۆی هەیە لە نێو کۆمەڵگادا. ئەگەر بمانەوێ باسێکی گشتی بۆ بکەین، پێم خۆشە لە سەرەتادا پێناسەیەکی گەنج بکەم بۆی کە بزانین ئایا گەنج چێیە و بە چێ دەگوترێ گەنج، بۆی کە چینی گەنجان خۆیان بناسن سەرەتا اینجا باز لە پێگە و گرنگی ڕۆڵی گەنجان بکەین لە نێو کۆمەڵگادا بە شێوەیەکی گشتی. دیارە گەنج وەک ئەوەی کە پێناسە کراوە لە زۆربەی سەرچاوەکان و زۆربەی زانایان و دانایان لە نێو کۆمەڵگادا پێناسەیەکی جوانیان کردبێت بۆ گەنج، ئەوەیە کە ئەو چینەن و ئەو بەشەی کۆمەلگان، ئەو توێژەی کۆمەلگان کە کۆمەلگایان لەسەر بنیاد دەندرێ و کۆمەلگایان لەسەر دروست دەکرێت و بناغەی گەشەسەندنی کۆمەلگان، بناغەی گەشەسەندنی خێزانن و خاوەنی هێز و توانای داهێنەرانن لە هەموو بوارەکان و کایەکانی نێو کۆمەلگا و مایە گەشەسەندن و بەرەو پێشچوونی کۆمەلگان جاچ لە بواری کۆمەڵایەتی بێ کە بەهۆی پرۆسەی زەواجەوە کاریگەری ئەکتیڤیان لەسەر زیادبوونی ڕێژەی دانیشتوانەوە لە ڕووی پیشەسازیەوە کە کاریگەری ئەکتیڤ و ئەرێنیان هەیە، زیندوون لە بەرەو پێشبردننی هەموو کایەکانی ژیان لە بەڕێوەبردن لە بەرەو پێشبردننی کۆمەلگا و هەروەها لە ڕووی جوانیەوە ئەو کۆمەلگایانەی کە خاوەنی توێژی گەنجانن کە گەنجیاندا هەڵکەوتن پێدا گەیشتونەتە بوار و پێگەی بەرزی خۆیان، ئەو کۆمەلگایانە هەمیشە کۆمەلگای زیندون، کۆمەلگای ڕەونەقدارن، کۆمەلگای بەشەوقن، کۆمەلگایەکن ئەکتیڤن، زیندون، چالاکن، واروەها لە ڕووی بزاوتن و گۆڕانکاریەوە بە هەمان شێوە کۆمەلگایانەی کە گەستێدا ڕۆڵی بەرچاوی خۆیان بینیوە ئەکتیڤ بوون، ئەو کۆمەلگایانە کۆمەلگایەکن کە لە ڕووی پێشکەوتنەوە نەچەقیون، هەمیشە ڕوو لە جوڵان بوون و جموجۆڵی باشیان بووە و ڕۆڵی بەرچاویان بووە لە بەرەو پێشچوون سیستەمی دەسەڵات لە وڵاتدا. ئەمە بە شێوەیەکی گشتی ئەو پێناسە بوو بۆ گەنج. جارە گەنج تەمەنێکە وەک ڕای زۆربەی زانایان باس کراوە، تەمەنێکی زۆر هەستیارە، تەمەنێکە کە زۆربەی توێژی کۆمەلگا پێکاتون لە گەنجان، چونکە ئێمە پەیکەرێکمان هەیە بۆ ژیانی مرۆڤ لە نێو کۆمەلگادا کە بەشی زۆری قۆناغی گەنجێتی دەیگرێتەوە لە نێوان 15 ساڵ بۆ 40 ساڵیدایە کە ئەمە زۆربەی ڕێژەی دانیشتوان دەگرێتەوە کە نزیکەی 140 دانیشتوان دەگرێتەوە
و بەڕاستی چینی گەنجان چینێکە کە چینی خۆزگە پێخواستنە، چینی ئاوات بۆ خواستنە. ئینسان کە منداڵە حەز دەکا بگا بە تەمەنی گەنجێتی و بگا بە توانا بە هێزێک کە سبێنی ئاواتەکانی تێدا بەردەستە بکات و بە هەمان شێوە ئەگەر پیرە ئاواتە خوازە بگەڕێتەوە بوسەن بۆ قۆناغی گەنجی بۆ چونکە تێیدا ئەوەی کە حەز و ئارەزووی بووە کە بە ئاواتی خۆی نەگەشتۆ دیسان بە هەمان شێوە پێ بگاتەوە بێ ئاواتەکانی تێدا بەرز بێنێ. بۆیە بەڕاستی چینی گەنج ئەو چینەیە کە چینێکی زۆر هەستیارە، چینێکی زۆر گران بەهایە، زۆر زێڕینە. قۆناغی زێڕین ئەوانن قۆناغێکە کە بەڕاستی ئەبێ گەنجان حەز بۆ بکەن کە قۆناغێکی زۆر هەستیارە و زۆر ڕێز لە قۆناغی خۆیان بگرن و بتوانن خۆیانی تێدا بدۆزنەوە و خۆیان بەکەم نێتە بەرچاو بەڕاستی و هەمیشە لەوەوە خۆیان ببینەوە کە خۆیان پێ بگەێنن، خۆیان تێ بگەێنن بە شتانێکە خۆیان سەرقاڵکەن کە بتوانن خۆیان بدۆزنەوە و بتوانن ببنە سەر مەشق بۆ خۆیان و بۆ کۆمەلگاکەیان و چونکە ئەوە بزانن کۆمەلگا بە شێوەیەکی گشتی چاوی لە دەستی چینی گەنجانە. ئەوەی کە گەنج دەتوانێت بیکە هیچ چین و توێژێک لە کۆمەلگا ناتوانێت بیکە. ئەوەی کە منداڵە هێزی نییە، ئەوەی کە پیرە هێزی لێ بڕاوە بە هەمان شێوە، ئەوەی کە تااقەت و توانای بەرجەستەی هەیە بەڕاستی بریتێ لە گەنجان. گەنجانیش لە پێگەیەکدان لە قۆناغێکی وادان بریتێ لە قۆناغی لەزەت، بریتێ لە قۆناغی بەرجەستەکردنی تام، بریتێ لە قۆناغی بەرجەستەکردنی تەواوی ئەو ئارەزوو ئاواتانەی کە ئینسان دەتوانێت بەدەستی بێنێ. ئەوە وەکو پێناسەیەکی گشتی کە گەنجان بۆی کە بزانن لە چ قۆناغێکدان و هەز بکەن کە پێگەکەیان پێگەیەکی زۆر بەرزە کە ئێستا لەو قۆناغەدا دەژین. بەڵێ کاک مسلیم، گەنج ئێستا ئەبینین مەسەلەن زۆر جار لە شوێنە گشتیەکان، لە کافتریاکان، لە تەواوی ئەو شوێنانی کە گەنج کاتەکانی خۆیان تیادا بەسەر ئەبەن، ئەوانیش کاتی خۆیان لەوێ بەسەر ئەبەن بە کۆمەڵێک شت کە دوورن لە بەرەو پێشچوون، دوورن لە تەتەورکردن بە ذاتی خۆیان، دوورن لە داهێنان لە کۆمەلگاکەیان، هەتا دووریشن لە کار و کەسابەت بەنمونە. ئەمە چۆن ئەم گرفتە چارەسەر ئەکرێ؟ چۆن بتوانرێ گەنجێک لە شوێنی خۆیان، چۆن دەڵێن الرجل المناسب في المكان المناسب، لە شوێنی تەواوی خۆیان ئیسفادەی لێ بکرێت، ئیسفادە لە توانەکانی بکرێت، تەتەور بە ذاتی خۆی بکات، بخوێنێتەوە، سەردانی شوێنان بکات، سەردانی وڵاتان بکات بۆ ئەوەی زیاتر فێر ببێ. کاک مەحموودی خۆشەویست، بەڕاستی هەر کاتێک کە ئینسان پێناسەیەکی خۆی کرد، خۆی ناسی، اینجا دەتوانێت هەنگاوی باش هەڵبنێ لە ژیاندا، اینجا دەتوانێت وا بڕوە لە ژیان کە بەسەر کۆسپەکانی ژیاندا باز بدا و نەکەوێتە هەڵدێرەوە، یاخود خۆی لێون نەبێ بەرەو هەڵدێر نەڕوە. گەنجان دەبێت پێشتر خۆیان بناسن، دەبێت بزانن بەڕاستی ئەوان چینێکن، چینی زێڕینی نێو کۆمەلگان، ئەوان چینێکن کە تەواوی کۆمەلگا چاوی لە گەنجانە، لە توێژی لاوانە، لە تااقەت و لە هێز و لە بیر و فکری گەنجانە و ئەوان ڕۆحی زیندوێتی کۆمەلگان خۆیان بەکەم نێتە بەرچاو. بەداخەوە کە وەک جەنابەت باست کرد، ینی گەنجانی ئێمە لە وڵات بەهۆی بەشێک لە قەیرانی ڕۆحی، قەیرانی دەرونی، قەیرانی دارایی مەشغوڵ کراون بە شتانێکەوە بگرە لە ئەنجامی مەیوزبوون و بێئومێدبوون و بێهیوایی، هیوابڕاون، سەریان داوەتە کۆمەڵە شتانێک کە ناچار بەرەو هەڵدێر و ڕۆیشتون، خۆیان لێون بووە، خۆیان لێ بزر بووە. وەک جەنابەت باست کرد بەداخەوە، ینی ئەگەر سیر بکەین مەڵبەندانی ڕۆشنبیری، ئەو شوێنانەی کە مرۆڤ تێدا خۆی دەدۆزێتەوە، ئەو شوێنانەی کە مرۆڤ خۆی تێدا پێدەگەێنێ، خۆی تێدا دروست دەکات، زۆر کە من بە پەنجەی دەست دەژمێردرێن. بەڵام ئەگەر سیر بکەین ئەو شوێنانەی کە مرۆڤ تێدا سەرۆنگوم دەبێ و خۆی لێبوون دەبێ، خۆی لێ دەگۆڕێەوە، ژیانی لێ تەنگ دەبێ، ئەو شوێنانە ناژمێردرێن، هێندە زۆرن کە بەڕاستی بە شتانێکەوە مەشغوڵ کراون، جالەوەیە بە بەرنامە، بە پلان وا دارێژرابێ کە گەنجان بە شتانێکەوە مەشغوڵ بوون کە نەپڕژێنە سەر کایە گرینگەکەی خۆیان کە بریتە لە بەڕێوەبردننی کۆمەلگا.
لە ڕووی پیشەسازیەوە کە ئەوانە توێژێکن دەتوانن کۆمەلگا بەرەو پێشەوە ببن، دەتوانن کۆمەلگا لە چەقان لە وەستان ڕزگار بکەن. تۆ سیر کە ئەو دەوڵەتانەی کە پێشکەوتون ئەو دەوڵەتانەی کە لە پێشڕەویدان پێشەنگن لە بواری پیشەسازی لە بواری تەکنەلۆژیا کە ئێمە ڕۆژانە چەندە لە بواری تەکنەلۆژیادا دەبینین و بەرچاومان ڕوونە کە چۆن بەکاری دێنین ئەو جۆرە وەسائل و ئامرازانە، ئەوە چی بەرەو پێشەوەی بردن؟ دیارەکە ڕۆڵی بەرچاو گەنجانە بەرەو پێشەوەی دەبن. ئەبێ بەڕاستی گەنجان خۆیان بدۆزنەوە، بزانن ئەوەی کە بۆی هاتون، ئەوەی کە بۆی دروست بوون، ئەوەی کە ئەو هێز و توانە و بیر و هۆشە زەین و فکری ساغ و سەلیمەی کە هەیەە بتوانن لە شوێنی چاک بەکاری بێنن و بە چاکە بەکاری بێنن. زۆر جار ئێمە دەبینی گەنجان وەک جەنابەت باسی کرد لە کافتریایەکان کات بەسەر دەبن و بگرە بە کۆمەڵک ئامراز و وەسائلەوە خەریکن ئەو کاتە ڕەنجینەی خۆیان سرف دەکەن، نازانن دەست بەتاڵیدا دەتلێنەوە و بگرە بەشێکی قەناعەتم وایە کە کاریگەری نەرێنی بۆ خۆیان دەگەڕێتەوە کە لە ناخی خۆیاندا ڕووخاون. ڕاستە بارزروفێک هاتوتە پێشەوە، قەیرانێک هاتوتە پێشەوە، جا قەیرانی ڕۆحیە، قەیرانی دەرونیە کە من پێم خۆشە بە شێوەیەکی تەفاسیلتر باسی ئەو بابەتە بکەم. و حکوومەت بە شێوەیەکی سەرەکی لێی بەرپرسیارە، چونکە بەڕاستی بڵێن دەڵێن حکوومەت باوکی میلەتە. لەنێو ئەو توێژەشدا کە باسمان کرد 140 کۆمەلگا بریتین لە توێژی گەنجان. ئەبێ باوکانە زۆر دڵسۆزانە دەستی گەنجان بگیرایە، بەداخەوە کە گەنجان لە وڵاتی ئێمە زۆر بێئەمەل کراون. کۆمەلگا بە شێوەشی گشتی چاوی لە هیوای گەنجانە، بەڵام بەداخەوە ئەمە گەنجان خۆیان بێئومێد کراون، خۆیان بێهیوا کراون، هیوا بڕاو کراون. ئەوە کە گەنجان مافیان نەدراوەتێ، دیارە بە شێوەیەکی گشتی ماف زۆر ئەساسە بۆ ئینسان، کە مافێکی سەرەتاییە کە ئینسان لە ژیانیدا ئەبی بۆی بەرجەستە بکرێ، بۆی دابین بکرێ. کاتێک کە سەیری چین و توێژی گەنجان دەکەین، توێژی گەنجان تەماشا دەکەی کە ماف فراون، ماف لە ڕووی کۆمەڵایەتیەوە ماف فراوە کە بەداخەوە بوارێکی وای بۆ نەڕەخساوە کە بتوانێت ژیانی هاوسەرێتی بۆ خۆی پێک بێنێ، لانەیەشی ئارام بۆ خۆی دروست بکە کە کاریگەری هەبێ سەر لە لایەنی ڕۆحی لایەنی دەرونی ئەو گەنجە بۆی کە بتوانێت لە بوارەکانی تریشدا سبێنێ، بتوانێت خۆی بدۆزێتەوە و ئەسپی خۆی تێدا تاو بدە. ئەنجا لە بواری پیشەسازیدا بەڕاستی گەنج ئەو مافی نەدراوەتێ کە سبینێ بتوانێت خۆی بدۆزێتەوە، خۆی جێژیر بکات لە کار و پرۆژەیە کە تێیدا باڵا دەستەوە و توانا و تااقەتی پێدەشکێەوە، حەز ئارەزوی پێەتی کە لەو بوارەدا لە نێو کۆمەلگادا خزمەتێک پێشکەش بکە، بەداخەوە کەەوە بۆی خەیران و زروف و داراییەوە کە بەڕاستی ئێستا خۆمان دەزانین چەندە کەم و کورتی هەیە کە چەندە گەنجان بەدەست بەتاڵیەوە دەناڵێنن، نەیان توانیوە یاخود حکوومەت هێرێم بەڕاستی بەداخەوە نەیتوانیوە یا کۆمپانیەکان شەریکەکان نەیانتوانیوە گەنجان لەو دەست بەتاڵیە ڕزگار بکەن و سەرقاڵیان بکەن بە شتانێکەوە کە نەپڕژێنە سەر شتی لاوەچی و زۆر بەشتی تافیه و کەمبایەخەوە سەرقاڵ بکرێت خۆیان لێون ببێ. اینجا بە هەمان شێوە مافیان پێ بدرێ بۆی کە لە ڕووی ڕامیاری و دەسەڵاتەوە کە وەک بەڕێزیشت ئاماژت پێدا خۆیان بدۆزنەوە کە بێگومان لەو ڕۆژەوە پێم وایە کۆمەلگای ئێمە گەنجانیان دەستخەڕۆ کردووە و بەڕاستی فەرامۆش کراون، نەیانتوانیوە ڕۆڵی بەرچاویان بدرێتێ بێنە پێشەوە لە کای ڕامیاری و کای سیاسیەوە زیاتر ئیسیفادە و سوود لە چین و توێژی گەنجان بژیرێەوە لەو ڕوانگەوە خۆیان بدۆزنەوە. دیارە چونکە ئێمە بزانین لە کۆمەلگا بە شێوەیەکی گشتی لە هەموو کۆمەلگاکانی جیهان توێژی گەنجان ئەو توێژن کە زۆر چاویان لەسەرە. ئێمە سیرکەین بە ڕووکاڵی دەرەچی کە کاتێکە بۆی ئەو خەیرانە دارایی کە تێپەڕی بەداخەوە بە چەند ساڵی کە ڕابرد بەشێکی زۆری گەنجانمان ڕوویان لە دەرەوەی وڵات کرد، ئەوە کە بەداخەوە لە سەرنجامی مەیوزبوون و بێئەمەلبوون و بێهیوایی سستی یان نەمانی ئینتیمای خۆشەویستی بۆ خاک بۆ وڵات بەداخەوە ئەوە کە بەشێکی زۆری گەنجانمان بینی لە ڕێگادا بوونە خۆراکی پڕشەکان و بەو مەرام و ئاواتەشیان نەگەیشتن. زۆر جار دەمان بینی لە تەلەڤیزیۆن لە هەواڵی سیاسی کە وڵاتان ناڕەزاییان دەردەبڕیوە بگرە پێیان ناخۆش بوو کە بەشێکی زۆر لەو گەنجانە و لەو هاندەرانە هاتوون بۆ وڵاتەکانیان و پەنایان هێناوە بۆی کە لێوە بگیرسێنەوە، بەڵام لە ناوەڕۆکدا
لە ناواخندا ئەسڵەن زۆر پێیان خۆش چونکە ئەوان بەدەست کەمی گەنجەوە دەناڵێنن ئەوە ئێمەین وەکو نەتەوەکانی شەرق الأوسەط وەکو نەتەوەی مسلمان خواست کە بە گەنجانەوە دەوڵەمەندین گەنجی کارامان هەیە گەنجی خاوەن هێز و بەدەست و بردمان هەیە بەڵام نەماتوانیوە سەتە بە هەڵ وەربگرین و فرسەتێک بێنینە پێشەوە بەڕاستی بیان دۆزینەوە بیان خێنە سەر ئەدا و کارێکە سبەی شانازیان پێوە بکەین وەک کۆمەلگا بەرەو پێشەوە ببین بەداخەوە ئێمە وەک باسمان کرد لەوانەیە بەرنامەی سیاسی بێ پلانێکی سیاسی بێ یان بێ بەرنامەی حکوومەتەکە گەنجان سەرقاڵ کراون بە زۆر شتانێکەوە کە قیمەتی خۆیان لەدەستداوە ئێمە گەربین بە شێوەیەکی گشتی کۆمەلگا دابەش بکەین چینی گەنجان دابەش بکەین بەسەر پێگەی خۆیان دابەش دەکرێن بەسەر سێ چین ئەگەر لێرەوە ئاماژەی پێ بکەم چینێک کە بەڕاستی جۆرێکن کە لە گەنجانی ڕۆشنبیر گەنجانی سەرکەوتوو و گەنجانێکن کە خۆیان دۆزیوەتەوە خۆیان پێگەیاندووە تێگەیاندووە تەواو ڕۆشنبیرن ئەوانە سیفاتی قیادیان تێدا ئەوانن ئەو گەنجانە کەسانێکن چاویان لێ دەکرێت و ئومێدیان بۆ دەخوازرێ و جێگای ئومێدن لە داهاتوودا کە کۆمەڵێکی زۆر کەس ببنە سەرمەشق بۆ گەنجانی دەوروبەریان و جێ ئومێدن کە کۆمەلگا چاویان لێ بکە بیان خاتە پێگە و شوێنی خۆیان و سوود و کەڵکیان لێ ببیندرێ بەداخەوە کە ئەو جۆرە گەنجانەشمان زۆرن ئێمە الحەمدوللا بێبەژنی لەو جۆرە گەنجانە ئێمە گەنجانی وا پێگەیشتومان هەکە سیفاتی سەرکردەیی سیفاتی هەڵکەوتوو پێگەیشتویان تێدایەکە دەتوانێت سوود و ئامانجی بە کەڵکیان لێوە چنگ بکەین و لێوە بەرهەمێنین دووەمیان ئەو گەنجانن کە هۆشیارن تێگەیشتون پێگەیشتون خۆیان دەوڵەمەند کردووە لە مەڵبەندی معریفی و ڕۆشنبیریدا خۆیان دۆزیوەتەوە توانیویانە لە ڕووی خوێندنەوە لە ڕووی مطالعاکردن لە ڕووی خۆ پێگەیاندن و چوونە نێو دنیای زانست و زانیاریەوە خۆیان پێ بکەنن و زۆرن لەو جۆرە گەنجانەی کە خۆبەخشانە ئەستن ڕۆژانە کار دەکەن لە ڕێکخراوەکان لە چالاکی مەدەنیەکان دەردەکەون لە مەڵبەندی چالاکی مەدەنی کە بەڕاستی ئەوانش جێگای ڕێز و تەقدیرن الحەمدوللا ئەو جۆرە گەنجانەشمان هەن کە توانیویانە بە پێگەی حەزم و کاریگەری خۆیان ببێنێ کۆمەلگاداوە خەڵکی وشیار بکەنەوە و دابەزنن چین و توێژەکان کە لەو بوارەشدا جێگەیان دیارە ئەو جێگەی دەستخۆشین بەڵام بەداخەوە کە دەستیان ناگیرێ و هاوکاریان ناکرێت لەو بوارەدا کە جێگای دەستخۆشین وە گەنجانێکی ترمان هەن کە جۆری سێمە ئەوانن کە دایمە چاویان لە کەسانی دەوروبەرە ئەوانە کە شوێن کەوتن و پێیان دەڵێن پاشکۆ ئەوانە کە بەداخەوە زۆربەی چینی گەنجانیش لەوانە پێکهاتون کە حەزیان لەوەیە دەستیان بژیرێ حەزیان لەوەیە کەسانێک بێن دەرفەتیان بۆ پاخسێنن و بیان خەنە سەرکار و پیشەیەکە بدۆزرێنەوە و بەلاڕێدا نەچن بەداخەوە لەو جۆرە گەنجانەمان زۆرن بۆیە بەڕاستی ئەو چین و توێژەی کە کاران لە نێو کۆمەلگادا پێویستە ئەو گەنجانە دەستیان بژیرێ و بخرێنە سەرکار و پیشەی خۆیان تا گەنجانی تریش چاویان لێ بکەن خۆمان نەزانین ئێستا لە نێو کۆمەلگادا بەدەم جۆرەها چێشەوە دەناڵێنین بگرە کاک مەحموود ئەو گەنجانەی کە پاشتۆن و ئەوانەی کە چاویان لە دەستی گەنجانی پێشکەوتووە گەنجانی هەڵکەوتو پێگەیشتووە ئەوانە کە زۆر بەشیان زۆر جار تووشی قەیرانی بگرە ڕۆحی کە گوناه دەگرێتەوە و تاوان دەبنەوە کە زۆربەی تاوانەکانی نێو کۆمەلگا لە ئەنجامی فەراغی ڕۆحیدا دروست دەبێت لە ئەنجامی فەراغی ونبوونی عەقڵ و خۆلێونبووندا دروست دەبێت سەرنجام سەر دەچێشێ بۆچی بۆ تاوان سەرنجام سەر دەچێشێ بۆ ئەنجامدانی جۆرەها کار و پیشەیە کە ئینسان دووچاری تاوانی جۆر بە جۆر دەکاتەوە کە کۆمەلگا لە کۆتاییدا تێدا زەرمەند دەبێت و بە شێوەیەکی گشتی خێزان شیرازی دەپسرێەوە ئێستا هەمومان لامان ئاشکرایە کە دادگاکانمان بەدەست جۆرەها شێشەوگیری و گرفتەوە دەناڵێنن و پێوە دووچاری پێوە بە قەیرانەوە دەبینە سەر بۆیە بەڕاستی وەک باسم کرد پێشتر دەبێت گەنجان خۆیان بدۆزنەوە دەبێت بزانن ئەو پێگەی ئەوان تێدا پێگەیەکی زۆر ڕێزدێگیراوە ئەگەر سیر بکەین ئێمە وەکو مسلمان کە میلەتێکی مسلمانی بەرنامەیەکمان هەیە کە بەرنامەیەکی زۆر ڕاست و دروست بەرنامەیەکە پێغەمبەری خۆشەویستمان لە چەندەها فەرمودەدا
پێگەی گەنج بەرز ڕدەگرێەوە باسی دەکاوە بە شێوەیەکی زۆر گرنگ زۆر باشە ڕێز لە گەنجان دەگرێت ئەهان بڵێ ئەگەر ئەوە بپرسم ئەم فەرمودەیە باز بکەم پێغەمبەری خۆشەویستمان لە حەدیثێکی فەرمودەیەکی خۆشەویستدا ئەفەرموێ درود و سەلامی خوا لەسەر بێ ئەبێ مسلمان ئەی ئینسانە ڕێز لە 5 شت بگرە پێش ئەوەی لە دەست بچن ڕێز لە 5 شت بگرە 5 شت بە دەرفەت بزانە قیمەتی بگرە ڕێزی لێ بگرە پێش ئەوەی کە لە دەست بچن لە دەستت بڕۆن دوای ئەسەف و داخجارەی بۆ نەخوازی ئەوە کە ژیانێک کە تێیدای پێشەوەی کە لە دەست بچێ بمری ئەوە کە تەندروستیەک کە تێیدای لە دەست بچێ ئەوە کە کاتێک کە ئێستا تێیدای بە هەلی وەربگری بە دەرفەتی بزانین لە دەست نەچێ و گەنجایەتی کە ئێستا خاوەنی تاقە و توانە و هێزێکی سبینێ پیر دەوی لە دەست دەچێت بۆی کە پێی بگەی واروات دەوڵەمەندێکە تێیدا لە دەست بچێت جا ئەگەر سیر بکەین بەڕاستی لە سێ خاصیەت و لە سێ تایبەتمەندیدا گەنج دەیگرێتەوە یەکەم کە خاوەنی تەندروستیەکی ڕێکە خاوەنی هێز و بازوویەکی تەوە پێویستە بە هەل و بە دەرفەتی بزانێ بۆی کە بتوانێت لە کار و پیشەیەکدا بەکاری بێنێ بەڕاستی لە دەستی نەچێت دوای ئەسەف و داخ بۆی نەخوازێکە پێی بگەڕێتەوە بە هەمان شێوە کاتێک کە لە بەرەسەدایە ئێستا کە گەنجی خاوەنی تاقە و توانایەکی کاتت لە بەرەسە بڕۆ ڕویا و ئاسۆی ئایندی خۆت بدۆزەرەوە داهاتوت بنەخشێنە خۆت بدۆزەرەوە بەرچاوی خۆت ڕوونکە بۆ بتوانێت ئەو وەختەی لە بەرەسەدایە بە دەستخەڕەوەی لە دەستت نەچێ و دوای پەشیمانی بۆی نەخوازی ئەنجا بە هەمان شێوە کاک مسلیم ئێمە کاتێکە باسی ڕۆڵی گەنجەکەین ئەڵێن گەنجان پێویستە پەرە بە توانەکانی خۆیان بدەن ئەمە گومانیتیانە کە گەنجان بەشێک لە گەنجان هەوڵی ئەمەیان داوە گەنجانیش دابەش ئەبن بەسەر هەردوو ڕەگەزی نێر و مێدا ڕەگەزی نێر زیاتر دەرەوە ئەبینێ زیاتر تێکەڵاوی خەڵک ئەبێ زیاتر ئەچێ بەرەو شوێنە گشتەکان تا ئەندازەیەک ترسی لە کۆمەڵێک بابەت نییە بەڵام ڕەگەزی مێ زیاتر لە شوێنی داخراوایە و ناتوانێت تێکەڵ بە تەواوی ئەو کار و چالاکیانە ببێ کە ڕۆژانە لە شوێنان بەڕێوە ئەچێ بەتایبەت لە وڵاتی خۆمان لە هەرێمی کوردستان ئەم ڕەگەزە گرنگە کە ڕەگەزی مینەیە چۆن بتوانێت داهاتووی خۆی بنیاد بنێت و چۆن بتوانێت لە داهاتووە مستەقبەلی خۆی زامن بکە ئەویش هاوشێوەی ڕەگەزەکەی تر ماف و امتیازاتی خۆی دەستەبەر بخات بە شێوەیەکی گشتی کاک قسەکە زۆر جوانە پرسیارەکە لە زۆر لە جێگای خۆیەتی ئێمە ئەگەر بە شێوەیەکی گشتی جارێک پێشەوەی بچینە سەر ڕەگەزی مێ گەنجان لە وڵاتی ئێمە زۆر بەداخەوە ینی فراوێز خراوە بەشێکی دەگەڕێتەوە سەر خۆیان کە کاریگەری نێرینیە لەسەر ژیانی خودی خۆیان هەیە کە نیانتوانیوە خۆیان بدۆزنەوە خۆیان پێ بگەێنن بەشێکیشیان دەگەڕێتەوە سەر دەسەڵات وەک باسم کرد وەکو باوکێکی دڵسۆز دەبوو دەستی بگرتنایە و بیتوانیای بیان خاتە سەر شوێنی شیاوی خۆیان وە سوود لەو تاقوتوانیان وەربگرێت چونکە گەنجانمان بەداخەوە ئێستا وەک من زۆر جار باس دەکەم لە شوێنان گەنج سەرەتایەتی مافی ئەوەیە کە بەڕاستی مافی بدرێتێ بۆی کە حڕیەتی تعبیری هەبێ ئازادانە بیر بکاتەوە ئازادانە بیر بۆچوونی خۆی هەڵبژێرەوە و تعبیر لە بیر بۆچوونی خۆی بکە دەنجی هەڵببڕێ ئەوەی کە لە ناخیدا دەری ببڕێ چونکە بەڕاستی هەمومان دەزانین گەنج قۆناغێکە قۆناغی هیوایە قۆناغی ئاواتە قۆناغی بەرجەستەکردن و هێنادە دیمەرامە بێشمارەکانی مرۆڤە ئەوە بەداخەوە کە نەتواندراوە دەرفەت بدرێ بوار بڕەخسێندرێ بۆ گەنج کە ئازادانە بیر بکاتەوە کە ئازادانە ڕێی خۆی بڵێ کە ئازادانە دوای بیر بۆچوونێ بکەوێت خۆی قەنەعاتی پێی هەیە ئینجا بە هەمان شێوە بەرجەستەکردنی مافێکی تری ئەوە کە بتوانێت بە ئارەزوی خۆی بخوێنێ چونکە سەرەتایەترین قۆناغ کە ئینسان دەتوانێت خۆی تێدا بدۆزێتەوە و داهاتووی پێ ڕەونەقدار و ڕۆشنبیر بکاوە ئەوەیە کە ئینسان خوێندنێکی سەرکەوتوو تەواو بکە ئەوەیە کە ئینسان بتوانێت لایەنێکی تەواوی خوێندنی قۆناغی لە قۆناغەکانی خوێندنی بە سەرکەوتووی تەواو بکە و بە پێی ئارەزوی خۆی کە هەڵی ببژێرێ ئێمە سیرکەین لە وڵاتی ئێمە لە هەرێمەکەمان خاوەنی چەندەها پەیمانگا و زانکۆی جۆر بە جۆر و
ئەهلی تایبەتین بەڵام لەبەر بواری لاوازی دارایی گەنجان کە ناتوانن بەپێی ئارەزومەندی و ئارەزوی خۆیان بستنە قۆناغی لە قۆناغەکانی قۆناغی خوێندنیان تەواو بکەن. بەڵێ دیارە دەنگی موسلیم لە ئێستادا زۆر بە وازەحی ناگاتە من نازانم ئەگەر هۆکاری کێشەیەک هەبێ هیوادارم سەوتەکەی چاک بکرێت. کاک موسلیم ئەگەر ئەوە بپرسم لایەنی حکومی هەروەها ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی زۆر جار ئەبینین لە وڵاتان لە شوێنان دەورات و خول ئەکەنەوە بۆ گەنجان بۆ برەودان بە توانەکانیان هەروەها زۆر جار براون بەرەو دەرەوەی وڵات بەرەو وڵاتانی کەندا و بەرەو وڵاتانی ئەوروپا هەموو ئەو وڵاتانیان پێکرێت لە پێناو ئەوەی ڕان بهێنن جاری وا هەیە لەسەر چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ کار و پیشەی ڕۆژانەی ئەو کەسە خۆیدا و مەسەلەن لە بواری ڕاگەیاندن لە بواری ئەندازیاری لە بواری پزیشکی هەموو ئەم بوارانە ڕەخسێنراوە بۆ گەنجان. ئێوە وەکو گەنج توانیوتانە مەسەلەن پرۆژەیەک پێشکەش بکەن بە گەنجان توانەکانیان برەو پێ بدەن تواناتانە لە داهاتووە گەنجان سوود لە بەرنمەکانی ئێوە ببینن وابێت چاولێکەری وەکو چاولێکەری چاوتان لێ بکەن بۆی ئەوانیش بتوانن هەر کەسە لە لای خۆیەوە دەورێکی قیادی و ڕیادی وەربگرێ بۆ بەڕێوەبردننی گەنجان. بەڵێ کاک مەحموود ئینسان دایمەن لە کۆمەلگادا پرۆژە زۆرە بەڵام بەداخەوە ئێمە لە کۆمەلگایەکدا دەژین کە کەسێک کە پرۆژەیەکی باشیشی بێ ئەگەر پێیوەست نەبێ بەلایەنێکی دیاریکراوە بگرە زۆر باش پێشوازی لە پرۆژەکەی ناکرێ و دەستی ناگیرێ دیارە ئەوەش کە بەڕاستی بە ئەسەفەن یانی بەداخەوە کە لەبەر ململانەی سیاسیەوە زۆر جار لە نێوخۆی وڵاتدا کار و پرۆژەی چاک پشتگوێ دەخرێ چونکە لە ڕێی کەسێکەوە ئەو پرۆژەی پێشکەش دەکرێت کە بگرە لەوانێ لە جهت و لایانی تایبەتی خۆیەوە نەبێ بە شێوەیەکی گشتگیر. بەڵام من ئەوەندە ئەڵێم لە وڵاتی ئێمە حتا لە ڕووی کار و کاسبەتی و خستە سەر ئیشیشەوە گەنجان بە شێوەیەک پشتگوێ خراوە کە دیسان هەم دەتوانم ئەو فەرامۆشکردنە پەراوێزخستنە پشتگوێ خستنە بژێرمەوە سەر دەسەڵات چونکە دەسەڵات نەیتوانیوە دەرفەت بۆ گەنجان دروست بکە وە گەنجان نەجات بدە لە قەیدانی بێئیشی دەست بەتاڵی ڕزگاریان بکە بیان خاتە سەر ئیش و کار و پیشەیە کەسپێنێ بتوانێت سوود و قازانجیان لێوە بگرێت. ئێمە لە کوردستانی خۆمان خاوەنی چەندەها پرۆژەی گەورەی خاوەنی چەندەها کۆمپانیا و شەریکەی جۆر بە جۆری کە دەتواندرێ لە ڕێگەیانەوە ڕێژەیەکی زۆر گەنجان بخرێنە سەر ئیش و ئەزمونیان تاقی بکرێتەوە و هێز و بازوو توانای لە ڕادەبەدەریان سوودیان لێ ببینرێ بەڵام لەوەشدا نەتوانراوە سوودیان لێ ببینرێ بەڵکە چوون کۆمەڵێک کرێکاری بیانیان هێناوە خستراونەتە سەر ئەم کۆمپانیا و شەریکاتانەوە ئیشیان پێ دەکرێت بە بەهانەی ئەوەی کە بگرە گەنجانی ئێمە لەوانەیە بڕێک زیاتر پارە وەربگرنیان ئەوان بە بڕێک زیاتر بە بڕێک کەمتر پارە ئیش بکەن بەداخەوە کە ئەوە گەنجانێکی زۆری ئێمە پەراوێز خراون لەو بوارەوە نەیانتوانی بە سوودیان لێ ببیندرێ. ئەندا لەو بوارەشەوە وەک جەناب باسی ئافرەتان یاخود چین و توێژی ئافرەتان کە نەیانتوانیوە سوودیان لێ ببیندرێ و دەستیان بگیرێ و ئەزمونیان تاقی بکرێتەوە بەداخەوە کە دەبوو زیاتر ئیحتیمامیان پێ بدرایە و زیاتر کار و پرۆژەی باشتریان بۆ پێشکەش بکرایە لە داهات و من ئومێد دەخوازم لە داهاتوودا زیاتر ئێمە وەکو گەنجان زیاتر دەستیان بگرین و بتوانین پرۆژەی باش پێشکەش بکەین پێش هەموو شتێک گەنجان لەو قەیدانی بێئیشی دەست بەتاڵیە نەجات بدەین و بتوانین پرۆژەی وا پێشکەش بکەین کە کۆمەلگا و بە چین و توێژی گەنجان بە شێوێکی گشتی نەجاتیان بدەین وە پرۆژەیەکی وا بخێنە بەردەستکە گەنجان بتوانن زیاتر خۆیاندا بدۆزنەوە و تاقوتوانیان سوودی لێ ببیندرێن لە داهاتوودا لەو دەست بەتاڵیە ڕزگار بکرێن کە تا ئێستا بە شێوەیەکی گشتی فەرامۆش کراون پشتگوێ خراون نەیانتوانیوە سوود لە توانان تاقی گەنجان وەربژیرێ کە من پێم وایە بەشێکی بێپلانی بێ بەرنامەی حکوومەتی هەرێمی کوردستانە و بەشێکی بە بەرنامە بووە بۆی کە گەنجان سەرقاڵ بکرێن بە کۆمەڵەشتانێکەوە
خنچێنراون بە کۆمەڵێک گرفت و ئاریشە و کێشەی جۆر بە جۆرەوە کە ئەسەفن بەداخەوە پێگەی و گرنگجی خۆناغی خۆیان بیر بچێتەوە چونکە بەڕاستی ئەوە گەنجانن دەتوانن گۆڕانکاری لە دەسەڵات بکەن ئەوە گەنجانن دەتوانن جێگەی ئومێد بن بۆ داهاتووی هەر کۆمەڵگەیەک دەتوانن ئەوە بکەن کە دەیانەوێت دەتوانن خۆیان بدۆزنەوە وە کۆمەلگا لە تەواوی کێشە و ئاریشەکان نەجات بدەن بەڵام ئەمە لە حاڵێکدا دروست دەبێت کاتێک کە گەنجانیش خۆیان بدۆزنەوە گەنجانیش خۆیان پێ بگوێنن گەنجانیش لە مەڵبەندی معریفی ڕۆشنبیریدا خۆیان تا ئەو پەڕی توانە ئەسپی خۆیان تاو بدەن خۆیان خەریکەن بە شتانێکەوە کە خۆیان بدۆزنەوە نەک و بەرەو لاڕێی هەڵدێر بڕۆن. کاک مسلیم هەڵبەتە هەمومان ئەزانین بە تایبەت لە هەرێمی کوردستان و عێراق بەگشتی گەنجان بەدەست بێ ئیشی و بێکاری و دانیشتن لە ماڵەوە و فەراغێکی زۆر دەناڵێنن. هەڵبەتە بەرامبەر ئەمەشە کۆمەڵە گەنجمان هەیە پیشەیان هەیە وەزیفەیان هەیە لە کاردان و توانیویانە کار بۆ خۆیان هەلی کار بۆ خۆیان بڕەخسێنن. قسەتان چییە بۆ ئەو کەسانەی کە لە پیشەدان و لە وەزیفەدان بۆی بەردەوام بن لە وەزیفەیە واتە پشتگوێی نەخەن ئیهمالیتیانەکەن سارد نەبنەوە هەروەها لەبەرەوەی مەسەڵەن هاوڕێیان ئەبینن بێ ئیش و بێکارە دەڵێ من بۆ خۆم بێ ئیشم ئەوەندە هەر کاتێک ئارەزوم لێبێ دەچمە دەرەوە سەفەر دەکەم یان ماڵەوە من پارەمێ دەدەن مەسەڵەن کۆمەڵە شت دەڵێ ئەدی ئەو گەنجانەی کە ئەوەیان نییە مەسەڵەن فەراغیان نییە ناتوانن سەفەر و سیاحەت بکەن ناتوانن بگەڕێن بەردەوام لە ئیشدان قسەتان بۆ ئەو کەسانە چییە چۆن ئەتوانن ئەوانیش کاتێک بۆ خۆیان تەرخان بکەن کە هاوشێوەی هاوڕێکانیان سوود لە ئەگەر بەشێکی کەمیش بێ لە فەراغ وەربگرن. کاک مەحموود سەرەتا پێویستە گەنجان ئەوە بزانن کە ئەو پێگەی ئەوان تێدان پێگەیەکی زۆر زێڕینە پێگەیەکی زۆر گرانبەهایە پێگەیەکە کە کۆمەلگا چاوی لە دەستێتی کاتێک کە ئینسان بە چاوی سەرکردە تەماشای خۆی کرد بە چاوی گەورە بە چاوی پێشڕە و تەماشای خۆی کرد ئەبێ ئەوە بزانێت کە کۆمەڵێک کەس هەیە کۆمەڵێک خەڵک کۆمەڵێک چین توێژی تر لێ کۆمەلگا چاوی لە دەستی ئەوە نابێت دابمێنێ ڕابمێنێ بۆی کە سەیری کێشە و ئاریشە و گرفتەکانی خۆی بکاوە چەخبەستوو بێ و خۆی لێ دەرونیان بڕوخێ ئەبێ متمانەیان زۆر بەهێز بێ بەخۆیان ئەبێ زۆر بڕوایان بە خۆیان بێ و پشت بە متمانە و بڕوا بەخۆبوونی خۆیان ببەستن کێشە و ئاریشەکانی ژیان تەسیریان نەکاتە سەر بگرەوە باسم کە زۆر جار ئەو کێشە و ئاریشانە دروست کراون و ئەوە دروست کراوە کە گەنج بە شتانێکەوە سەرقاڵ بکرێت بە شتانێکی زۆر تافه زۆر کەمبایەک سەرقاڵ بکرێت پێگەی ڕاستی حەقیقی خۆی لێون بکرێت ئەوەی لێون بکرێت کە بۆچی چی لێ چاوەڕوان دەکرێت لە نێو کۆمەلگادا گۆڕانکاری بکە خۆی بدۆزێتەوە و ببێ بە سەرمەشە بۆ تەواوی چین و توێژەکانی تر ئەخر ئەگەر گەنجان بێهیواکران ئەگەر گەنجان بێئومێدکران ئەی باشە کۆمەلگا چی دەمێنێ پشتی پێ ببەسێ و تاقە و توانای لێوە بەرهەم بهێندرێ و بتواندرێ کۆمەلگای پێ بەرەو پێشەوە ببردرێت ئێمە گەر سیر بکەین وڵاتان بە گەنجانە خۆیان دۆزیوەتەوە بەرەو پێشەوە چوون بۆیە من پێیان دەڵێم ڕاستە کەم و کوڕی زۆرە ڕاستە کەم تەرخەمی زۆرە لە ئاستی حکوومەتەوە و لە ئاستی بار و زروف و قەیرانە جۆر بە جۆرەکان ئەوەی کە دروست کراوە و قەیرانە ئەوەی کە بەرۆکی ئێمە گرتەوە کوچین و توێژەکان بە شێوەیەکی گشتی بەڵام دەبێت گەنجان ورە و متمانە و بڕوایی بەخۆیان هەبێ و لە دەستی نەدەن و تا پێیان دەکرێت بڕوایان بەخۆیان بێ چونکە ئینسان ئەو کاتە سەرکەوتوو دەبێت کە دەجەنجێ کاتێککە جەنگ دەکات لەگەڵ کێشەکان لەگەڵ ئاریشەکان لەگە گرفتەکان دەستەمۆ نەبێ نەوەستێ و هەروەها ئەو تەمبەڵی و تەپوتۆزی بێ بڕوایی کە لە سەرشانیانە بیتەچێن لەسەر خۆیان لابن و هەوڵ بدەن تا ئەو پەڕیتوانە بجەنگن لەگەڵ ئاریشە و گرفتەکان و بێهیوا نەکرێن و بێئومێد نەبن چونکە ئەگەر گەنج بێهیواکرا کۆمەلگا بێهیوا دەبێت ئەگەر گەنج بێ متمانە بوو کۆمەلگات تەواوی چین و توێژەکان بێ متمانە دەبێت چونکە بەڕاستی ئەوە گەنجانن وەک سەرەتا باسم کرد کە چاویان لە دەستە جێی ئومێدن بۆ تەواوی کۆمەلگا کە کۆمەلگا لە تەواوی قەیرانەکان نەجات بدەن
ئێمە بەداخەوە زۆر جار کە گەنجانمان خۆشەویستی وڵاتیان لا کەم دەبێتەوە کە کۆچ دەکەن بەرەو هەندەران کە دەیانەوێ بچن لە وڵاتێکی چر کە ڕێزیان دەگیرێ بە حەز و ئارەزوی خۆیان دەیانەوێت لەوێ کار و کاسبی بکەن کە خۆیان لێ بدۆزنەوە بەداخەوە کە لەوێش پێی ناگەن لەوێش بەو مەرام و ئاواتیان ناگەن زۆر جا گەنجان مەیوز دەبن بێئەمەل دەبن بە شەهادەیەکی جوانەوە لە ماڵەوە دانیشتووە نازانێت ئەو شەهادە چی لێ بکات هەتاکەی سەیری بکات بەبێ ئیشی بەبێ کار و کاسبێتی بەڵام لەگەڵ ئەوەشدا دەتوانێت لە ڕووی مەڵبەندی معرفی و خۆی پێ بگەێنێ خۆی تێ بگەێنێ و خۆی بەشتانێک و خەریکە خۆی لێون نەبێ لانیکەم خۆی ڕۆشنبیر بکە خۆی بە کتێبەوە خەریکە خۆی بە خوێندنەوە خەریکە خۆی بە پێگەیاندن خەریکە چونکە ئینسان بەڕاستی ئینسان کاینێکی زۆر گەورەیە ئینسان نابێ بە کۆمەڵێک هۆکاری لاواز هۆکارێکی زۆر لاواز دەکەوێ و دەستەمۆ بێ بکەوێتە ژێر کاریگەری کۆمەڵێک هۆکار کە ڕەنگ بێ بۆ ئەوە دروستکرابێ کە بەڕاستی پەچی بخە و خۆی لێون بکە و سەری لێ بشێوێ و بەرەو هەڵدێری ببا بۆیە بەڕاستی من پێم خۆشە گەنجان لە کۆمەڵێک ڕوانگەوە پەرە بە خۆیان بدەن خۆیان پەروەردە بکەن یەکەمیان ئەوە پەروەردەی عەقڵ ئەوە کە بتوانن خۆیان پێ بگەێنن و بە دوای بیر و بۆچوون و ڕێباز و لایەنی وادا بگەڕێن کە بەرەو ئاسۆیە شوڕونیان دەبا و دەتوانن بیر و بۆچوونی چیوایان بۆ دەستەبەر ببێکە لە داهاتوودا خۆیان تێدا بدۆزنەوە ئەنجا پەروەردەی دەرونی کە هەمومان دەزانی کە خۆیان ڕابهێنن لەسەر چاکە لەسەر چاکەکاری و دوورکەونەوە لە بیر و بۆچوونی خراپ و دوور و دوای بیردۆز و ڕێبازێک نەکەون کە بەرەو لاڕێیان دەبا بگرە زۆر جار خۆشیان قەناعەتیان پێ نییە بەڵام دەستەمۆ کراون دوای کەسانێک دەکەون کە وەکو مامۆسایەکی خراپ بەرەو بەرجەستەکردنی کۆمەڵێک خراپەت دەکەون کە بگرە لە داهاتووتیا خۆشیان زیانی لێت بینن اینجا پەروەردەی ڕۆحی ئەوە کە مرۆڤ بتوانێت خۆی خەریکە بە بیردۆزی چاک بە ئاینی پیرۆزی ئیسلام کە خۆی تێدا بدۆزێتەوە و تێیدا خۆی پێ بگەێنێ و وەرە و متمانەی تەواو بخۆی قایم بکە و خۆی تێدا بدۆزێتەوە اینجا پەروەردەی لاشەیی و ڕۆحی ئێمە زۆر جا گەنجانمان دەبینین لە ڕووی پەروەردەی لاشەیی و جستەییشەوە لاوازن تەمبەڵن و بگرە خۆیان بەشتانێکەوە خەری کردووە کە پێچوانەکەی کە خۆیان بەرەو نەخۆشی دەبن خۆیان بەرەو ونکردنی جستەیەکی تەندروست دەبن هەر کایەیەک لە کایەکانی ژیان پێویستی بە هێز و بازوویەکی بتەوە بۆی کە ئینسان هێز و بازوویەکی بتەوی نەبوو لە هەر کایەک لە کایەکانی ژیان ناتوانێت گورجوگۆڵ بێ ناتوانێت چالاکانە دەرکەوێ کارەکانی خۆی بە شێوەیەکی باش بکە بۆیە بەڕاستی ئێمە گەنجانمان هەم لە ڕووی پەروەردەی عەقڵەوە هەم لە ڕووی پەروەردەی دەرونیەوە هەم لە ڕووی پەروەردەی ڕۆحی پەروەردەی جستەییەوە کەمقوڕیان تێدایە و پێشم وایە گەنجان زۆر لەوە وشارترن زۆر لەوە چالاکترن بۆیە کاریگەریان لەسەر دروست ناکە ئەو جۆرە قەیران و هۆکارە سلبیانەی کە ئێستا بەرۆکی گرتوون بۆیە من داوایان لێ دەکەم کە زۆر جدیتر بیر لە خۆیان بکەنەوە پێناسەیەکی ورتری خۆیان بکەن چاو بە ژیانی خۆیاندا بخشێنەوە بەڕاستی چین و توێژێکن گەنجان کە دەتوانن خۆیان پێ بگەێنن و بەسەر مەشقانە دەرکەون لە نێو کۆمەلگاداوە تەواوی ئەو کێشە و ئاریشانی کە ئێستا کۆمەلگا بەرۆکی گرتوون و ئەوان لێ ناڕازین ئەوان پێوە گرفتارن دەتوانن چارەسەری بکەن ئەو گرفتانێکن چارەسەریان هەیە ئەو گرفتانێک کرد کە هێندە گەورەنین وەکو شاخ لە بەردەمیدا دەستەمەوە ڕابوەستن و نەتوانن چارەسەری بکەن ئەوانن کۆمەلگا چاویان لە دەستی گەنجانە گەنجان دەبێت بە ئەکتیڤتر بە زیندووتر بە ئەرێنی زیاتر بێنە پێشەوە و ببیندرێن لە داهاتوودا و بێن ئەو واقعە بگۆڕن کە خۆیان دەستەمۆن کە خۆیان پێوە گرفتارن آخر واقعێک کە ڕنگ بێ بە جۆرەها هۆکار و سەبەب کە هێنرا بێتە پێشەوە جا بەلایانی داراییەوە بەلایانی بێکەسابەتی و خستە سەر ئیشەوە بەلایانی خوێندنەوە کە نەتوانراوە تەواوی ئەو حەز و ئارەزوەیەکی خۆی هەیەی
لە ژیانیدا بهێنێتە بەرجەست و فراهەم بۆی فراهەم بێ هەموو ئەو لایەنە سلبی هۆکارە خراپانە گەنج توانای هەیە بیگۆڕێ کاک مەحموود گەنج لە توانایدا هەیە خۆی بەلاواز نیەتە بەرچاو متمانەی بخۆی بێ بڕوای بخۆی بێ چونکە بەڕاستی ئەوە گەنجانن کە زۆربەی زۆری تاقە و توانە لە بەرچنجی ئەوانە لە توانای ئەوانە لە بیر و فکری ئەوانە کاتێک کە گەنج سەیری خۆی کرد توانی ئەوە بۆ خۆی بەرجەستە بکە کە پێشەنگە بۆچین و توێژەکانی تر ئەو کاتە دەتوانێت هەوڵ بدا تەواوی قەیرانەکان بگۆڕێ بە باشە تەواوی ئەو کێشە و ئاریشانە بگۆڕێ بە چاکتر و خۆی لە نەجاتدا و بتوانێت ببێ بە پێشەنگ بۆ ئەو چین و توێژانەی تریش کە توانایان نەماوە کە چاویان لە دەستی ئەوە بۆیە بەڕاستی من پێم وایە گەنج سەرەتا پێناسەیەکی دروستی خۆی بکە و بزانێ لە چه حاڵ و بارودۆخێکدا و خۆی پێ بگەێنێ خۆی بدۆزێتەوە ئەجا دەتوانێت پێ هەڵبڕێ بەرەو باشتر و ئاسۆی داهاتوی خۆی باشتر ببینێ و پەیکەری ژیانی خۆی لە داهاتوودا بنەخشێنێ بە شێوەیەکی جوان بە شێوەیەکی بەرنامە ڕێژی نەک بەلار و لێوەری بڕواوە بێ بەرنامە ڕێژی ئەوەی کە شتێکی خستە بەردەست بۆ مەرامی تایبەتی خۆی دوای بکەوێت کە خۆشی قەناعەتی پێی نەبێ بەرەو کوێی دەبا کە خۆشی قەناعەتی پێی نەبێ و سەرنجام بشزانێت کە ئەو ڕێگەیە کە گرتوویەتی ئەو لایەن و بیردۆزی کە ئێستا دوای کردووە دەزانێت کە هیچ مەسیرێکی نیە دەزانێت کە بەرەو ئایندەیەکی گەشت نایبا بۆیە پێم وایە گەنجان لەوە وشارترن و دەتوانن خۆیان بنەخشن خۆیان بدۆزنەوە و پێگەی خۆیان لە نێو کۆمەلگادا بەرجەستە بکەن و زیاتر خۆیان لە نێو کۆمەلگادا بچەسپێنن و بتوانن لە داهاتوودا لە کای سیاسی بە هەمان شێوە لە کای کۆمەڵایەتی لە کای پیشەسازیدا زیاتر بەرچاو بکەون زیاتر ڕۆڵی خۆیان ئەسپی خۆیان تاو بدەن ڕۆڵیان پێ بدرێەوە پێشم وایە حکوومەت یاریمی کوردستان لەو بوارەیە بەڕاستی کەم تەرخەمی زۆری پێوە دیار بووە بەڕاستی حکوومەت ئەگەر حکوومەتێکی دڵسۆز بێ ئەگەر حکوومەتێک بێ بیەوێ ڕۆڵەکانی وڵاتی لە بێکاری لە بێکەسابەتی لە دەست بەتاڵی ڕزگار بکە لە سەحراش بێ هەلی کار دەدۆزێتەوە بۆ گەنجانی لە سەحراش بێ هەلی کار دەرەخسێنێ بۆ ڕۆڵەکانی وڵات کە کار و کەسابەتیان بۆ فراهەم بێنێ بەڵام ئێمە سوپاس بۆ خوای گەورە لە وڵاتێکین لە هەرێمێکین بەدەست زۆرێک لە سامانی سروشتی لە سامانی دەستکردی لە سامانی خۆجێیی دەوڵەمەندین و الحەمدولله بەدەست زۆرێک لە سامانی نەتەوەییەوە دەوڵەمەندین بەڵام نەماتوانیوە سوود لەو سامانە وەربگرین نەماتوانیوە دەستی گەنجی بێ ئیش بگرین بیخێنە سەر کار و پیشەیە کە سپینێ ئەم کۆمەلگایی پێ بەرەو پێشەوە ئەو کۆمەلگایای پێنەجاتدا لە جۆرەها قێشە قەیرانی جۆرا و جۆر ئەوە تا ئێمە گەنجانمان لە دەست بەتاڵیەوە سەردەکێشن بۆ تاوان سەردەکێشن بۆ بێهیوایی سەردەکێشن بۆ کافتریاکان بۆ سەر لێ شێواندن و بۆ بەلارەداچوون و خۆلێونکردن ئاخر ئەو کافتریا زۆر و زەوەندەی کە ئێستا لە شارەکاندان بەداخەوە بۆ بە دیاریدە بۆ بە دیاریدەیەکی وەها بڵاوکە سەری لە باوکان و دایکانی شێواندووە کە گەنجان نازانن چۆن بیانگێڕنەوە نازان چۆن ینی بیانگێڕنەوە لە سەر لێ شێوان و لە خۆلێونکردن ئەوە تا زۆرێک لە شێشە و ئاریشەکانی کە ئێستا دادگاکانمان پێوە گرفتارن سەری کێشاوە بە زۆرێک لەو قەیران و لەو دەست بەتاڵی کە گەنجانمان پێوە دەناڵێن بۆیە بەڕاستی گەنجان ئەبێ وشیارانە بیر بکەنەوە ئەبێ خوب بدەنە خوێندنەوە بە شێوەیەکی گشتی بەداخەوە کە ئێمە تاچی ئێمە بە شێوەیەکی گشتی و لە شەرقل ئەوسەط بە شێوەیەکی فراوانتر زۆر پەراوێز فراوە و زۆر خوێندنەوەی پەراوێز خستووە و نەیتوانیوە مەڵبندێکی معریفی ڕۆشنبیری بۆ خۆی بۆ بیر و زیهنی خۆی دروست بکە و خۆی پێ بگەێنێ و خۆی بە کتێب خوێندنەوە مطالعاکردن خەریک بکە کە بتوانێت لە داهاتوودا خۆی بدۆزێتەوە و نەتوانن کاریگەری لەسەر دروست بکەن ئەو هۆکار و فاکتەرانەی کە لە دەوروبەریدان
بیانەوێ بەلاڕێدا بن چونکە ئەگەر کاتێک گەنج خۆی دۆزیەوە هەر کاتێک گەنج خۆی پێگەیاند بەڕاستی وەکو سەرکردە دەردەکەوێت وەکو قیادی دەردەکەوێت وەکو پێشڕەو دەردەکەوێت هێندە ڕۆشنبیری دەبێت کە دەوروبەری نەتوانن زەفەری پێکردن نەتوانن بەلاڕێدا بن نەتوانن کە کاریگەری سلبی بخەنە سەری و نەتوانن ئەو کاتە ئایندی لێ ڵێڵ بکەن ئایندەی تەمومژاوی بکەن و نەتوانێت بەرچاوی لێ ڕەش بکەن بۆیە بەڕاستی پێویستە لە سەرگەنجان زیاتر خۆ بدەنە خوێندنەوە زیاتر ئایندەیان لێ ڕوون بێ و بزانن پێگەیان چییە و بتوانن کە مەبەستێک کە خوای گەورە بۆی خوڵقاندون بیدۆزنەوە و بەرچاویان ڕوون بێ و ئەو کاریگەری و هۆکارە سلبیانەی کە لە دەوروبەریاندان کە ئێستا تێیدا دەژین بەرچاویان ڕژنەکە و بێهیوایان نەکا بێ ئومێدیان نەکا چونکە ئەگەر گەنجان بێ ئومێد بوون تەواوی کۆمەلگا بێ ئەگەر گەنجان بێهیوا بوون ئەوە کۆمەلگالیان بێهیوا دەبێت بۆیە ئینشاءڵڵا ئومێد دەکەم گەنجان زۆر لەوە بەهێزترن زۆر لەوە وشارترن زۆر لەوە گەورەترن کە ئێستا چاوەڕوانیان لێ دەکرێت و ئومێد دەکەم لە داهاتووشدا ڕۆڵی خۆیان ببینن و زیاتر ئەکتیڤانە زیندوانە زیندووتر بەرچاو بکەون واقعێک کە خۆیان ئێستا پێوە گرفتارن زۆر بەتوانیانە دەربکەون بتوان ئەو واقعە چاکساز بکەن ئیسلاحی بکەن و بیگۆڕن چونکە هەر کاتێک گەنج بەرچاوی ڕوون بوو فاخە و توانە و هێز و بیری خۆی بینی ئەو کاتە زۆر بە ئاسانی زۆر سپاس بۆ زۆر بەڕێز ڕوون بکە و واقعێک بۆرەکە ئێستا پێوە دەناڵێنێ دەستەمەکراوە زۆر بەڕێز موسلیم عەبدوڵڵا قەسرێ چالاکی بواری گەنجان سپاس بۆ ئامادەبوونت لە شاری هەولێرەوە لە باسوخواسی ئەمڕۆ بە هیوای دیدار ئینشاءڵڵا سپاس بۆ ئامادەبوونتان دووبارە لەشتان ساغ بێ بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست هاتینە کۆتایی ئەڵقەی ئەم جارەی باسوخواس سپاس بۆ ئێوە کە بینەرمان بوون سپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ